لەبارەی ڕێکخستنەوە و باشترکردنی کاری کۆمپانیاکانی تایبەت بە حەج و عومرە بەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ بەڕێز شێخ نیاز شێخ ڕاغب نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان. بەڕێز شێخ نیاز زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. سەرەتا بە ئەو پرسیارە بکەم کە بڕیارە مانگی نیسانی داهاتوو کۆڕبەندی کۆمپانیاکانی حەج و عومرە لە مەدینە بەڕێوە بچێت. بێگومان بەشداری کۆمپانیاکانی هەرێمی کوردستانیش لە کۆڕبەندەکە هەیە تا چەند گرنگە بەشداریان؟ سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو و ڕێز لە جنابەت و لە سەرجەم بینەرانی کەناڵی 24 لە ڕاستیدا ئەنجامدانی کۆڕبەندی عومرە لە شاری مەدینەی پیرۆز لە 14 نیسان تا 16 نیسان کە کارەکانی بەردەوام دەبیت ینی کۆڕبەندێکی نەوعیە سەرجەم کۆمپانیاکانی وڵاتانی ئیسلامی و غێر ئیسلامی ینی وڵاتانی جیهان ئەوانەیە کە لە بواری عومرە کار دەکەن تێیدا بەشدار دەبن بە ئامادەبوونی بەرپرسانی دیاری عەرەبستانی سعودیە لە وەزارەتی حەج و لە شانشینی عەرەبستانی سعودیە وەزیرەکان ئەمیرەکان تێیدا بەشدار دەبن و زائیدەن و ئەو کۆمپانیا زەبەلاحانەی لە سعودیە کە تەواصولیان هەیە یان عەقد و گرێبەستیان هەیە لەگەڵ کۆمپانیاکانی تری کاری عومرە دەکەن لە دنیا حزور و ئامادەبوونی کۆمپانیاکانی هەرێمی کوردستانش لەو کۆڕبەندە بایەخی و گرنگی خۆی هەیە کە جنابتان دەزانن ساڵانە لە هەرێمی کوردستان بەڕێگای ئاسمانی و بەڕێگای وشکانی نزیکەی 100,000 هاوڵاتی سەفەری عومرە ئەنجام دەدات ینی مانگانە دەیان هزار هاوڵاتیمان بەڕێگای ئاسمانی و بەڕێگای وشکانی سەفەر دەکەن ئەو هاوڵاتیانە کە سەفەر دەکەن هەمویان پێویستیان بەوێ خزمەتگوزاریان پێشکەش بکرێت خزمەتگوزاری گواستنەوە خزمەتگوزاری تەندروستی خزمەتگوزاری شوێنی مانەوە و خۆراک بۆ ئەنجامدان و پێشکەشکردنی خزمەتگوزاریانە پێویستە گرێبەست لەگەڵ کۆمپانیای باش و کۆمپانیای جێگای متمانە و کواڵێتی باش بکرێت. اینجا ئەو کۆمپانیانەی هەم هی عەرەبستانی سعودیە کە لە بواری عومرە و حەج کار دەکەن و هەم ئەو کۆمپانیای تری دنیا کە کار دەکەن لە بواری عومرە و خەڵک دەگوازنەوە لە بۆ عەرەبستانی سعودیە لەو کۆڕبەندە بەیەک دەگەن بە چاودێری و سەرپەرشتی لایەنە ئیداریەکان مەسەلەن لە عراق لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان چاودێری کۆمپانیاکان خۆمان دەکات لە وڵاتانی ترش بەعسات و نێردەکانی تر و دەستە و وەزارەتەکانی وڵاتان چاودێریشی کاروباری کۆمپانیاکانی حەج و عومرەی خۆیان دەکەن بۆیە بە چاودێریکردنی لایەنی ئیداریان حکوومەتەکان و ئامادەبوونی کۆمپانیاکان لەوێ اتفاق دەکرێت و ینی ڕێکەوتن دەکرێت و شتی باش ئەنجام دەدرێت لە بینی کۆمپانیاکان مزداقەتی زۆر بەدەستدێنێت و بوونی و کۆمپانیاکانی ئێمە هەرێمی کوردستانش لێن دەرێ بەڕاستی بایەخی خۆی هەیە لۆ زیاتر تۆکمەکردنی کاروباری عومرە لە هەرێمی کوردستان. دەستخۆش مامەستا باست لە خزمەتگوزاری کۆمپانیاکان کرد. دەمەوێت بپرسم ئێوە خۆتان لەو لە ئاستی ئەو خزمەتگوزاریانە ڕازین کە کۆمپانیاکان پێشکەشی عومرەکاران و حاجیانی دەکەن؟ بەڕاستی پێشە ئاماژەم پێدا ینی مانگانە یان جاروی لە ڕۆژێکدا مشینە 1000 هاوڵاتی ئێمە سەفەر دەکات 2000 هاوڵاتی سەفەر دەکات. بە حکمەوە ئێستا دەرگایەکان زۆر کراوەتەوە ینی ئاسانکاریش زۆر کراوە هەم لە لایەن حکوومەتی سعودیە و هەمیش لە وڵاتانیش و بەتایبەتی لە هەرێمی کوردستان بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئاسانکاری زۆری کردی لە بە هاوڵاتیان کە گەشتی عومرە دەکەن بە حکمەوەی کە لۆدێکی زۆر لەسەر شاری مەکە و مەدینە دروست بووە ینی بەڕاستی زێقەتێک دروست بووە لە مەوزوعی خواردن لە مەوزوعی فندق چکە تەسەوڕ کە مەسەلەن لە جاری وا هەیە ینی لە مەوسیمی عوتڵەی سەریسار لە شاری مەدینە فندقەکان دەوروبەری کە پێدەن فندقی مرکزی هیچ شوێنێک نەمابوو ئەندەبی عومرەکان لە شوێن دووردا بەزی لێ لەبەر ئەو لۆدە زۆری لەسەرێتی بەڕاستی ئێمە نەک ئێمە ینی هیچ دەستەیەکی تری حەج و عومرە کە سەرپەرشتی حەج و عومرە دەکات لە دنیا ممکنە 100% لە وەزعی خۆی ڕازی نەبێت چونکە تەمەعی زیاترمان هەیە. باشە چی ئەکەن بۆ ئەوەی باشتری ڕەزامەندی هاوڵاتیان بۆ نمونە هەر ئەوەی کە ئێستا داوای دانانی بارمتەتان کردووە لە کۆمپانیاکان چ ڕێگایەکی دیکە دەگرنە بەر بۆ ئەوەی کە خزمەتگوزاریەکان باشتر بکەن کۆمپانیاکان؟
طبعا جنابتان دەزانن ئێمە ساڵانەکە گرێبەست دەکەین لەگەڵ کۆمپانیەکانی بواری عومرە وەکو جناب ئاماژدان پێدا بارمتە لە هەر کۆمپانیاک بارمتە دادێن ئەوەی کە هاوڵاتی دەگوازیتەوە بێ $15,000 بکاتە بارمتە بۆ ئەوەی ئەگەر لە حاڵەتێک کە هاوڵاتێک سکاڵای بوو یان زەرەرمەند بوو یان کەم و کوڕیەک هەبوو هاوڵاتی کە دێتە لای بەش یاسای ئێمە سکاڵا دەکات دوای لێکۆڵنەوە بە دوواداسوونی لیژنەکانی متابعی ئێمە بە شێوەی یاسایی ئیزراعاتی پێویست بگیرێ و مافی هاوڵاتی بگەڕێنێتەوە بەڕاستی لای ئێمە چونکە وەکو حکوومەت هەرێمی کوردستان و بەڕێوەبەری گشتی حەج عومرە هاوڵاتی بەنسبەت ئێمە هاوڵاتی عومرەکار و هاوڵاتی حاجی لای ئێمە مەرکەزە یعنی هەموو ئامانجمان ئەوەی هاوڵاتی ئاسوودە بێ لەو گەشتێکە ئەنجامی دەدات بۆیە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە هاوڵاتی زەرەر نەکات بەڵکو هاوڵاتی قازانج بکات ساڵانە ئەو کەیسانەتان زۆرەکە عومرەکاران حاجیان بێن سکاڵا بکەن بڵێن ناڕازی بووین لە خزمەت گوزاریەکان یا ئەوەی پێمان گوتراوە بۆ شێوەیە پێشکەشمان نەکراوە ینی قەرەبوو کراونەتەوە حتما ساڵانە ئەو کەیسانە دەبیت بەس بتحدید دەستا نازان بڵێم 100 حاڵەتە 50 حاڵەتە 20 حاڵەتە بەس حاڵەت وامان دەبیت و فعلەن کە هاتوونە سکاڵیان تۆمارکردە دوای لێپێچنەوە بە دوواداچوونە ئەوانە کاتێک کە دەرکەوتووە هاوڵاتێک زەرمەند بووە مستحقیەوەیە کە قەرەبوو بکرێتەوە بەڵێ قەرەبوو کراونەتەوە و کۆمپانیای کەم تەرخەم سزا دراوە. زۆر باشە ساڵانی ڕابردوو بە تایبەت ساڵی ڕابردوو کێشەی ئەوە هەبوو کە بەشێک لە هاوڵاتیان بە ڤیزەی گەشتیاری دەچوونە حەج ئەم ساڵ ئەوەتان کۆنتترۆل کردووە ینی ئەم کێشەیە دروست نابێتەوە جارێکی دیکە والله جێگای خۆشحاڵیە عەرەبستانی سعودیە پار کە وەزعەکەی خۆیانیان بینی کە خەڵکەشی زۆر گرفتار و پەریشان بوون بەدەستی ئەو ڤیزانێک کە جگە لە حەج هاتبوون لە بۆ حەج ئێستا عەرەبستانی سعودیە لە بۆ ئەم ساڵ بڕیاریدا دەوڵاتی دیاری دەستنیشان کردێ کە ئەسڵەن ڤیزەی ساڵی ڤیزە لە حەجیان پێ نەدات عێراق و هەرێمی کوردستانیش لەناو وڵاتانەدایە ئەوەی کە ساڵی ڕابردوو خەڵک بەڵێ هەرێمی کوردستانیش شان بەشانی عێراق عێراق مامەڵەی لەگەر دەکەن لە ناویاندایە هیچ کەسێک ناتوانێت ڤیزەی حەج بکات ئیلا بە ڤیزەی حەج نەبێ و ئەو ڤیزەی کە ساڵی ڕابردوو هاوڵاتیان پێوە سەرگەردان بوون و خەڵکێک نەیانتوانی حەج بکەن و تووشی ئەزیێت و ئازار بوون لە عەرەبستانی سعودی ئەو ساڵ ئەو ڤیزەیە نەمایە بۆیە ئەوەی کە ساڵی ڕابردوو ڕوویدا جاریشتر لە عەرەبستانی زۆر باشە مامۆستا یەک پرسیار زۆر بە کورتی وەڵام من بیتەوە سپاس دەکەم ئێستا هیچ کۆمپانیایەکەیە کە بارمتەکەی دانە نابێت بەردەوامە ئەوڕۆ ئاخر ڕۆژ وزناوتە ئاماژدان پێدا بە سندێک کۆمپانیامان ئێستا لە عەرەبستانی سعودیان ئاخر دەرفەتمان پێداون ڕۆژ یەکشەمە و دووشەمە دواوادەیانە خۆیان یان بریکارەکانیان محامیەکانیان بێبێن عەقدەکە واژۆکەن ئەگەر یەکشەمە و دووشەمە کەسیان نهات ینی محامەکەیان نهات ڕۆژ سێشەمە کۆمپانیای یەدەگمان هەیە لە شوێنیاندا دەدرێت. زۆر سپاس دەکەم بەڕێز شێخ نیاز شێخ ڕاغب نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان سپاس.